باس لە سروشتی جوانەی کوردستان دەکەین باس لەو ناوچانە دەکەین کە دیارترین ناوچەکان و سەرنجی گروپە گەشتیارەکان ڕادەکێشێت ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە وەرزەکانچی جیاوازیەک لە سروشتی کوردستان لە شێوازی گەشتکردنی گروپە گەشتیارەکاندا دروست دەکات. من ئەمڕۆ میوانداری سەرۆکی گروپی بابڕۆینمان کردووە کە بۆ گەشتیاریە ئەم گروپە بێگومان خاتو شاجوان هیدایەت سەرۆکی ئەم گروپی و ڕاستەخۆ لە سەدیۆ میوانیەمەیە خاتو شاجوان بەخێر بێت. باز بۆی لەگەڵێمی سپاس بۆ باوانگێشەکەتان زۆر سپاس بژیکەن. هەرێمی کوردستانە چاک بینی و چاک بە سروشتەکەی گەڵای لەخوا بەزیابێت توانیمان ببینین کە کوردین و کوردستانەکە ببینین. زۆر باشە. ئەڵێ چی لەسەر سروشتی کوردستان؟ ڕاستی هەمیشە ئێمە یەک قسە ئەەکەین ئەڵین ئەو سروشتی کە لە کوردستان هەیە دەگمنێکە لە وڵاتانی ترا بەدی بکەیت. لەوانەیە شوێنێکمان هەبێ هاوشێوەی هەمان شوێن بێ لە وڵاتێکی ترا بیدۆستەوە، بەڵام کوکراوەی سروشتە جوانەکانی هەموو وڵاتەکان لە کوردستانە ئەبینی تەنها ئەوەنە بگەڕیت ئەو حەزەو هەبێت خولیاکە و بێکەوەی بۆی شوێنەکان بناسیێنی بۆ خۆت بیناسیێنی بە خۆت بڵێ کە ئەو وڵاتی ئەو شاری کە توی تیا ئەژیت ئەم شوێنانەی هەیە حتممە شوێنی باش ئەدۆزیتەوە. زۆر باشە. دیارترین ئەو شوێنەی کە لە کوردستانە سەردانت کردووە هەمیشە دیمەنە جوانەکەی لە زەهنی تویامێنێتەوە کوێیە؟ زۆر ناتەوە ینی تهدیدی بکەم دیارترین شوێنەکان کامان بامەش بیکەین بە پلان ڕاستی دایمە خەڵک زیاتر حەزی بۆ شوێنانەیە کە هەم شاخ هەم ئاوەکەشی لێبێت دایمە حەزی لێ ئاو لە شوێنی بێ یان ئەشکەوتێک لە چواردەوری بێ ئێستا بڵێم فلان شوێن هەستەکەم غەدرم کرۆ لە شوێنێکی تریان زۆرن باناوەکەی نەڵێن زۆر شوێنەکان زۆر چاکە. خاتو شاجان با من پێش ئەوەی بەوردی باسی سروشتی کوردستان بکەین بەم باسی گروپەکەی ئێوە گروپی بابڕۆین بۆ کێوەڕۆن بۆ هەموو هەرێمی کوردستان بە چواردەریا و عێراقیش واتە سنوورێکی دیاریکراوتان نییە شارەکانە گەڕن هەموو شوێنەکانە بۆ منە شارەکان بە شوێنە مێژوویەکانەوە ئەسەریەکان و دینیەکان هەروەها ئەو شوێنانی کە تایبەتە بووی کە گەشتیاری بۆ بەری بۆ شوێنانی کە تایبەتە بە شاخەوانەکانیش بۆ منە گەشتمانەیەمە سەختە تەنها شاخەوانەکان ئەتوان بەشداری بکەن ئەمە گەشتێکی جیایە لە ناو گروپەکەی باوڕۆینە و گەشتیشمان هەیە تایبەتە بە گەشتیاری بیانی بۆ نمونە کۆمەڵی کەسن هێنە ناو وڵاتەکەی تۆوە کە ئەمە بۆ ئێمە زۆر باشە لەبەرەوەی کە هەم بۆ داهات هەم لە ڕووی ئابوووریەوە بۆ هەرێمی کوردستان باشترە ئەوان بڕێک پارایەنە ناو وڵاتی ئێمەوە لێرە سەرفی ئەەکەن داوای هەنە شوێنەکەن کە چەند پرۆژێکی گەشتیاری تیاکراوەتەوە شوێنانە بۆ نمونە دوکانێک گەشتێ و فرۆشێشتێکی خۆماڵی ئەو شارەی تۆ بێت بۆ مەنتیقی هەورامان ئێمە کە هەموو کەس ئەزانێ هەورامان کە چی لێیە کاتێک تۆ بیانەکانی بۆ ئەبەی ئەو پاری ئەو بیانیانی هێتە ناو هەورامیەکانەوە ئەمە شتێکی باشە بۆ ئێمە. هەم شوێنی ترمان هەیە بۆ نمونە چەند چالاکیەکی تیاگرێت بۆ منە ئەسک سواری ئەکرێت یا ماتۆر سواریە بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ زۆرترین چالاکی بەدیکراوە لە هەرێمی کوردستانانی هەر ئەوە نییە تۆ بڕۆی سەردانی شوێنێ بکەیت کە پرێ بکرێ بگریا خود وێلایەک ئێستا وایەن لێ کرۆکاو کەسەیەتە شارەکەی تۆ یا وڵاتەکەی تۆوە حەز ئەکات یەک بێکی و چالاکیانە تاقی بکاتەوە پێشترە چوینە دوکان بۆ نمونە چەند کەپرێک بوو بەڵام ئێستا چەند جۆرێ چالاکیەک ئامادەکراوە لە ئاوەکە بۆ منە بەلەمەکانە جێستکیە ئەمانە بە خۆشحاڵیەوە ئێمە ئەتوانین بڵین خاوەنی چەندین چالاکین هەم لای کوردەکی خۆمان هەم لای بیانەکانیش زۆر چاکە. خاتو شاجوان ئەگەر باسی ئەوە بکەم ئێوە زیاتر وەکو گروپی شاخەوانی گەشتەکانتان ئەنجام دەدەن وەکو خێوەزگە ئەنجام دەدەن یاخود وەکو چۆنە گروپەکانی ئەوە چۆن جیاکراوەتەوە؟ ڕاستی ئێمە جەدوەلێکمان هەیە مانگانە چالاکی هەمویان ئەکەین بۆ نمونە شاخەوانی ئەنجام ئەین ئەویان تایبەتە وەکوتم بە شاخەوانەکان کە لەگەڵمان بەشدار ئەبن گەشتمان هەیە کەمپینگە توان بڵم زۆرترین کەمپینگ لەناو بابڕۆی ناڕۆایەت چونکە ئەوانی لەگەڵمانە زۆر حەز و خولیان هەیە بۆ کەمپینگ ئەمانە مانگی جارێک بۆ منە مانگی جارێک کەمپینگ و جارێک شاخەوانی و گوڵگەشتمانەیە گوڵگەشت بۆ کەسانەیە کە توانین بڵین بۆ هەموو تەمەنێکە خۆمان پێڵی سەیران بۆنە چەند دقەیەکی کەمە بەپێ ئەڕۆین سروشتە جوانەکە تەحدید دەکەین ئەیدۆزینەوە و دائەنیشین لێ خواردن دروستەکرێ ئەوە نییە بڵین خواردنەکە لە ماڵەوە بەرین چونکە بەجددی چێژەکی لەوەیە کاتێت تۆ خواردنێ لەسەر ئاگر دروستەکی لەوێ لە تەنیش ئاوێکەوە ئەمە چێژێکی تایبەتی خۆی هەیە ئەتوان بڵێم بەعام هەموو جۆرە چالاکیەکانەکەین بەڵام کەمپینگ تایبەتە لای ئێمە کەمپینگ تایبەتە لای ئێوە ئەگەر بۆ منە کەمپینە بکەن ماوەی چەنێ لە شوێنەکان بێنەوە لەسەر چ بنەمایەکەوە ئەو شوێنە تەحدید دەکەن دیاریەکەن کە بۆیە چەند خۆی عادەدەن کەمپینگ شتێکی تازەیە لە لای ئێمە بە تایبەت ئەم ساڵ زۆر دەنگیشیایەوە کورد بەعام خویە کەمپینگ ڕاستی وەکو تازەی کەمپینگ لە لای ئێمە تازێ خۆی لە ساڵی 1990 لە
ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە پێنجەمین چالاکی گەشتیاری هەڵبژێرەوە بەڵام ئێمە تازە پێی ئاشنا ئەبین. کەمپینگ خۆی بریتە لە شەومانەوە لە سروشتە و چەند جۆرێکیە بۆ منە تۆ لە خێمەیە ئەمێنیتەوە یاخود لە خانوویەکی بچوو کامێنیتەوە لە دەرەوەی شار ئەمە کەمپینگە تایبەتەکانە کە بوونە عیلەیەکی کا کۆمەڵە برادێکە بەڵام وەکو کەمپینگی گروپی ئێمە خێمە ئەبین لەگەڵ خۆمانە تەبعاً پێشەموو شتێ سروشتێک دەستنیشانەکەین ئەڵێن ئەچینە ئەم ناوچەیە بۆ کۆتایی ئەم هەفتەیە جاری وایە شەوێکەمەینەوە جاری وایە زیاتر لە شەوێک ئەمە کەمپینگەکانمانە و بەیانیانی کەمپینگ کە هەڵەسین لە خەوت ئەمان خواردن دروست دەکرێت ئەنج شاخەوانی ئەنجامی لێ یعنی ئەوە هیچ چالەکەکان تێکەڵەکەن شاخەوانی نەکەین تۆ شاخێک بەرامبەرتە و بەیانێکی هەڵنەسی بچی بۆ شاخەکە هەستێکی غەدرێک گرۆ لە خۆت زۆر باشە ئێوە شەوێک ڕۆژێک دوو ڕۆژ ماوەیەک لە نێو سروشتی کوردستان ئەمێنەوە لە نێو سروشتێکی جوان دوور لە جۆنجاڵی نێو شار با بڵێن ئەمێنەوە ئەمە چون کاریگەری لەسەر دەرونی ئێوە دروست دەکات چی شتێک ئێوە لە کەسانی وەکو ئێمە کە بە درێژای ڕۆژەکەمان لە ناو کار و لە ناو شارداین چۆن جیاکرینەوە خۆی کۆمەڵە سوودی زۆری هەیە بۆ منە تو یەک هەفتە لەوانێ 6 ڕۆژی بە بەرداوامی ئیش بکە یەک ڕۆژە هەبێ کە پشوو بێ بەخۆت تۆ ئەو ڕۆژە کە ئەبێت هەم دوور ئەەکەیتەوە لە جەنجاڵێکە لە ژاوەژای شارەکە لە جادەوبانەکان هەم دوورەکەیتەوە لەوەی کە هەنێک کات ئینتەرنێتی نییە ئەمە هەستێکی زۆر خۆشتایەتەیە بەڵێ ئینتەرنێتی نییە شەبەکە نییە کەس ڕاستە هەنێک کەس بۆ مناڵە بە بێ ئینتەرنێت و شەبەکەی موبایلەکەم ناتوانم ئیدارە بکەم بەڵام چێژێکی زۆر خۆشە تۆ دوورەکەیتەوە لە هەموو شتێ ئەنجە هەست بە ژیانەکەی ینی هەمسی بەخۆبوونێکی شتایاتێ تۆ کاتێک لەوانەیە بە هەموو ژیان خواردن و دروست نەکردوێت لە کەمپینگە ئیجبار دەکات خۆ دەڵەسی خواردنەکە بۆ خۆ دروستەکەی بە هەنێ کەرەسی سەرەتایی ژیانی تۆ ناتوانین نە سەلاجە دێ نە تەباخ دێ بێ خۆت دروستی بکەی لێ بۆ خۆت ئەمە سیقە بەخۆبوونێک تاتێ و بەقەوەتیش دەکات باشە ئاخرجە ڕۆشتن بۆچی شوێنەکە نە مۆبایلتان توانیوە بەکاربێنن نەخەتی ئینتەرنێت لە ئەخیر جارخۆی لە گۆمی فێڵاو بووین ئەوە شەبەکە باش بوو ینی لەوێ هەبوو مەنتیقەی چۆمان بوو بەس لە ئەشکەوتی سەحرایە ئێمە ئینتەرنێت و هەموو شتێکمان لە دەستدا لە ناوچەمی ڕێزان بۆ هەر لە شەوەکەی هاتینەوە بۆ ناو ئەشکەوتی یەکەمیان لێ کەمپینگەکەمان بە درژای کەمپینەکە هیچ ئینتەرنێتمان نەبوو جوایان نزانین گەشتەکەشمان نەکردوانە بۆ هیچتان بڵاو نەکردێتەوە بێگومانیان چالەکەەکانی شتان بڵاوکەنەوە بەڵێ ئێمە طبعاً زۆر ئەکتیڤین نازانم ئەگەر دیقەتیاوێت لە سوشیال میدیایە توان بڵێم سوودێکی هەبوو سوشیال میدیا بۆ ئێمە بەردەوام لە ئینستاگرام و فەیسبووکە لە ستۆریەکانە ینی هەنگاو بە هەنگاو پۆستی ئەەکەین بۆ کەسانی کە ناتوان بێن لەگەڵمانایەنەها پڕبەدڵ حەزەکە بێت بەڵام جارەوێت تەکید بێتەوە بزانە گەشتەکانی بابڕووین چۆنە ئێمە بە ڕۆژانە بشانین چۆنە چینە پاسەکەەوە چۆن شتەکانمان کۆ ئەەکەینەوە تەنانەت خواردن دروستکردنەکە گەڕانەوە هەنێکات هیلاکەتێکەشی دانین بۆ نەها گۆرانێکە لاین سەڵتەکانی خۆمانی لەسرە هیلاکەتێکە چۆنیە سەرەوە هەمووی دەرئەخین بۆیان بەتاکیت ئەمە ئەگەر سێری ئەو شاشەی بکەی کە لە بەردەمتایە خات و شاجان ئەوە کوێیە ئەشکەوتی سناوەیە سەر بەس ماقۆلیە ئەو سروشتێکی زۆر گروپی شاخەوانی ڕۆشت و نیاوکو ئەمەیان شاخەوانی بوو شاخەوانێکی کەم بوو ڕێگاکەی چونکە ئاسان بوو ئەم شوێنە تەڵان زۆر جوانە لەبەی لەسەر ئەشکەوتەکەەوە ئاوێک گێتە خوارەوە کاچیتەیە وازانی بارانە بەڵام کانیەکە لەسەر ئەشکەوتەکە کانیەکە لەسەر ئەشکەوتەکە سەوزایشتی هیچ لێ نییە هەر ئاوهەیە یان کێشە وەرزەکەیەتی چواردەورەکەی هەمووی سەوزە بەس ئێمە ئەو فەسڵی کە ڕۆشتین ئاوکۆی بینی وەکوستانزەیەک دەرئەکەی هەمووی تەڕ بوو عەرزەکەی زستان بوو ئەم گەشتە وێکبان سروشتەکان بە پێی وەرزەکانیشە گۆڕن ئێوە شوێنی گەشتەکانیشتان بە پێی وەرزەکانە گۆڕێت طبعاً ئێستا بۆ منە لە هاوینە ناتوانانی بچتە شوێنێکەوە کە خۆرەکە بەردەوام لەسەرەوێ ئەبێ بە دو شوێنە ساردەکان نابگەڕێت بۆ نە مەنتیقی پرژێ و سەکران و ئەمانە دایمە خەڵک لە هاوینە بۆیە چکە بە زستانە تەحموڵ ناکەی ساردێکی بەڕادەیەک یعنی بەڕادەیەک بەرزایە هێتە ژێر ناقسەوە ناتوانانی شەو بمێنیتەوە لەوێ تەنانەت هەفتی پێشوو نازانم ئەگەر ئاگادار بن کەمپینگی زۆر گەورەمان کرد لە چۆمان بوو لە باڵەکایەتی گۆمی فێڵاو لە سەعات 2 بۆ 3 شەوە هاتە ژێر سفرەوە ینی تەحموڵ ناکرد بەم گەرمای ئێستا کە هاتینەوە باسمانەکەمان و شاخکی بەرامبەرمان هەمووی بەفر بووە ئەو شوێنەوەنە سارد و خۆش بووە هەنوو لێرە لەبەر گەرما هەمووی ئەیناڵان جبوی قرارمانەوە بۆ جژنی شەر ئەڕۆینەوە بۆ سەرماکە ئیشەڵا کەشەکە بە شێاز نابێت کەستان نەخۆشکەون تەبان ئەگەر جسمێکی ئاوەرزشوانی شێبێ مشکێکی سافی شێبێ بەخوا نەخۆشیش ناکەی خات و شاجوان
بەشداری خانمان لە گروپەکەی ئێوەدا چۆنە خانمان چۆن توانیوانە بەشداری بکەن بە تایبەتی لە بابەتی کەمپین و ئەمانەیە هەندێک جاریانێ تا ڕادەیەک ڕێگری لە خانمانەکرێ بۆ ماوەی چەند شەوێک لە شوێنێکی دوورە دەست لەگەڵ کەسانێک کابمێنێتەوە چۆنە لای ڕاستی هەنێ قورسە خۆی بۆی کە خانم بەردەوام بێتە کەمپینەکانەوە بەڵام بە خۆشحاڵیەوە چاوم بڵم زۆرترین ڕێژەی ئەندامەکان لە لای ئێمە ئافرەتە ینی بە خۆشحاڵیەوە ویان لێکردون کە باوکو برایان بێنە ناوە لەگەڵیانە جاری وایە کچەکە خۆیڵێ ئەم هەفتەیە من ناتەوە بەس باوکم مەڵێ هەریەم ینی ماڵەوەی والێ کردەوە ڕابێ لەگەڵ سروشتەکەیە ئەمە ئەتوانین بڵێم مۆزوعێکی تەفاهمە تێگەیشتنە لە نێوان عیلەکانە ڕاستی من خۆشم یەکەم جای کە دەستم کرد بە کامپینگ ماڵەوە زۆر پێیان خۆش نەبوو ینی کامپینگی چی ینی بۆچی لەو سروشتیان بینیتەوە بۆ لە ماڵەوە ناخەوی دەها وایان بیرە کردەوە بەڵام ئێستا دوام بڵێم دایکم ئەشەی لە من زیاترێکی کامپینگ لە من زیاتر فێر بووە ئەشیاکانی لە من زیاترە ئەیش لەگەڵەوە بەشدار هەمویان زۆر باشە هیچ گەشتێکی تایبەتان هەیە بە خانمان بۆ کەسانی کە خولیایان هەیە و بگومان دوایتر خێزانەکانیان لەوانە ڕێگەیان نەدات ڕاستی گەشتمانەیە تایبەت بوومە بە خانمان بە هەموو تەمەنەکان بوومە لە مناڵێکەوە کە هەر ئەوەنە بتوانێت بڕواجاری وێ مناڵمانە بۆ دوومانگ بوو لەگەڵ باوکی هاتووە ئەو لە گوڵ گەشتەکانە هەتا تەمەنێکی گەورە گەشتمان هەبووە تایبەت بەس بە خوێندکاران بۆمە گروپی خاسە یاخود گروپە ئامەکان ئەمانە جیاکەینەوە ئەکید هەمانە خانمانیش بەجیا بۆمە هەر لە گەشتی پیادەڕەویەوە شاخڕەویەمانە هەموویمان جیاکرۆتیانە و کەسانی کە بۆمە جۆرە نەخۆشییانێ دکتۆر پێیانەڵێ بڕۆ ینی پێی ناڵێ بەسەر شاخا سەرکەوە هەر پێڵێ بڕۆ بۆی کە ئەم پیادەڕەویاکە هەم دەرونی هەم جەسەدیەن مرتاحی ئەکات ئەم گەشتانەمان هەموو جیا کردوتەوە لە ناوبڕێنە چەند گەشتێکتان هەیە ئێوە عادەتەن پێنجشەممە لەسەر جومات دایمە گەشتیتیە پێنجشەمە لەسەر دائیمە ئەو داوامیش نییە ئێمە کە لە هەینیە تەلەفۆنمان بوو کە یان لە شاخی نیە لە شوێنی هەروەری ناگرێت یەکسەڵی لە شاخم تەواو زۆر چاکە ئەمە دیمەنێکی کەیە پێمان بڵێ ئێرە کوێیە چۆن بە چ جۆرە گروپێک ڕۆشتن کەی بڕۆشتنکە ئەمە تیمەکی خۆمان بووین چوین بۆ سەری شوێنەکە بۆی بژێرین و دوایی گروپی بۆ ببین ئەمە سەرتا خۆتان سەردانێکن ئەکیت ئەچینە شوێنەکە ینی دراسی تەواوی بۆکین بزانین ئەو شوێنە چ جۆرە حەشەرەیەکی هەیە یا بۆ نمونە کەشواکی چۆنە بەڕۆژ چۆنە بەشە و چی لێ یا هەنێ ئاژەڵێ شەوان کە هەر ئێواران ها بەرەو تاریک بوون ئەڕوا بەرەو نزیکی ئەو شوێنن بۆ منە هەم چقەڵە هەم گورگە یاخود بەرازە بەپێی منتیقەکە جۆرە ئاژەڵێکی تایبەتی خۆی هەیە ئەبێ دراسە لەسەر هەمووی بکەین تاسە بە سەرتانە هاتووەوە لە کەمپینگە هاتۆتە لەمانەجاتیەوە ڕاستی تۆ ناتوانانی ئازاری بی لەبەرەی کە تۆ ئەچیتە سروشتی ئەو نهاتەوە بۆ لای تۆ ئەبێت هەنێ تەکنیک وای لێ بکەی دووری کەیتەوە بۆ لای تێ بکاربێنی یاخود جۆرە ڕووناکی دروستکی لە لای خۆت کە ئەو بزانێت کامە کۆمەڵێک کەسە خۆی نزیک نابێتەوە لە قەرباڵغی زۆر بەڵام کاتێک کە تو وای لێ بکەی بە زۆر بیترسێنی بێ و بۆ تو پەلاماری ڕووبە ئەکی دەمە ناخۆشە هەم ڕێگە پێدراویش نیە ناتوانین بە هیچ شێوێ ئازاری بی باشە خاتو شاجوان هەندێک جارە من لەو سروشتەیە ئەکەوین تووشی حاڵەتێکی تەندروستیە بین ئەوە هیچ تیمێکی تەندروستی لەگەڵەوەی بۆ حاڵەتە فریاگوزارە سەرەتایەکان ئەکیت ئێمە تیمەکەی بابڕۆین پەرستارمان لەگەڵە دکتۆرمان لەگەڵا و توێژەری کۆمەڵایەتیشمان لەگەڵا هەموو لە هەموو بابەتەکان کەسێکمانێک کە پسپۆرە لەو بوارەیە ینی بە خۆشحاڵیەوە جار هەبووە کەسمانە بۆ کەوتووە قاج لە جێچوون ڕوویاوە سەرشکان ڕوویاوە لە یاد دەست بەجێ شتێکی سەرەتایی بوو ئەکرێ و دواتر ئەیەینەوە بۆ خەستەخانە هەر ستافەکی خۆمان زۆر چاکە خاتو شەجان تۆتێ کە تۆڕە کۆمەڵایەتەکان سوودێکی زۆری بۆ ئێوە هەبووە ئەی چی سوودێکی هەبووە بۆ سروشتی کوردستان کە ئێوە سەردانی ئەو شوێناناکەن ئەم دیمەنە جوانانە بە کەسانێک ئەناسێنن کە پێشتر لاوانێ سەردانیان نەکرد بلاوانێ ئەسڵەن کە لەوێنەکە ئەیبینن نەزانن ئەمە کوردستانە بەزەبێت ئەکیت ئێمە لە ڕێی سۆشیال میدیاوە توانین بە هەم خەڵکێکی خۆمان هەم بەوانی دەریشەوە بناسێنین لەبەری کە ئێمە ناتوانین بەرداوام شتێ بکەین تۆ لە ڕێی تەلەفۆن و ناتوانین بێکێ بڵێ وەرە کوردستان بەم شێوەیە جوانە بە هەر کەسێ بڵێ لێ پیشانم بە پیشانانەکە لە چۆنە ئەمە جاران نێت و بۆ نوێنەیەکی بەدەستەوە بێ بڵێ ئەمە تا بە خۆشحاڵیەوە سوۆسیال میدیا و کار ئاسانی کردووە تۆ توانی بە ڤیدۆ بێ بەڕاستم بێ هەم بە لایف بێ لایفێکی بۆ بکەیتەوە پێی بڵیت ئەمە کوردستانەکەیە ئەم شوێنەمان هەیە ئێمە جا هەر ئەو منتیقی گۆمی فێڵاکە بووم باسکری هەفتی پێش لێ بووین زۆر کەس ئەوە سویزلندەوە سویسڕایە کەس باوەڕی ناکرد کوردستان بێ ینی سروشتەکەی بەڕادەیەک بوو ڤیدۆکە ویدۆکیشمانبوو ئەوی بەلەمەکە سەرنجڕاکە یعنی لەلایەک سەوزاییە لەلایەک بەفرە خۆرەکەش لەسەرتە ئەو بەفرە ناتوێتەوە دایمە بەفریتیە شتێکی زۆر جوانامە ئێمە لە ڕێی سۆشیال میدیاوە و
ئەومان کردووە کە هەم خەڵکەکە بتوانێت بەشدار بێ چکە لەڕێ ئەوە ئێمە بڵاوی ئەەکەینەوە کاچینە چ مەنتیقەیەک هەم سروشتەکەش دەرئەخەین هەم ئەکتیڤیتی بۆ منە چالاکیوانەکانی خۆمان چەند چالاکیان هەیە چەند کەسی بە ئینێرجی بە و زەمان هەیە ئێمە دایمە سپۆرتیانەکەین دایمە پاڵپشتیان ئەڵێن ئەمە فڵانکەسی ئێمە لە تیمەکە ئەمە ئەندامێکی چالاکی ئێمە لەم تیمەیە کە بۆنە بە مدەی ئەوەنە خولک توانێتی ئەو شاخە بڕێ ینی دایمە لە ڕێگەی سوۆسیال میدیا هەم هانی گەنجەکانەین هەمانی و کەسانەین کە لەگەڵمان بەشدارن هەم سروشتەکەش دەرەخینەوە لەگەڵیا زۆر باشە ئەگەر بۆ نمونە خێزانێک بیانەوەی گەشتێک لەگەڵ ئێوەدا ئەنجام بدەن گەشتێک تایبەت بەخۆیان یاخود گروپی خوێندکاران بۆ نمونە زانکۆکان بێ خوێندنگەکان ببێ ئێوە بڵێن کێمە خوازاری فلان شوێنین ئەمانەوەی کە لەگەڵ ئێوەیە بین بۆ فلان شوێن ئێوە خۆتان مەوعدی بۆ دادەنێن یاخود ئەوەیە بە پێی خواستی ئەوان ڕۆژێک دانێن ڕاستی هەردوو جۆرەکەمان هەیە ئێمە خۆی عادەتەن گەشتە عامەکانمان لە پێشەمە لەسەر جمعەیە خوێندکارانمان هەیە کە پەیوەندیەکەن ئەڵێ ئەتوانین بۆ منت لە دووشەمەیە بڕۆین بۆ منە گەشتیتیانە بێ ئێمە بۆی حجز دەکەین ئەڵێن تاوە دووشەمە بۆ ئێوەیە چەند شوێنێکی بۆ ئەنێرین ئەڵێن ئەم شوێنانەمان هەیە بۆ ئەمە ئاستەکی قورسە هەتا گەیتە ئێرە ئەمە ئاسانە ئەمە ئەوەنە خولەکی ئەوێت بۆ نموناتوانی پێشی بڵێ کە ڕێگاکی ئەمەە دوورە لە پاسە ئەمەە ئەمێنیتەوە ینی بێ بە ڕاستگویانە تۆ هەموو زانیاریەکی بیتێ چکە هەیە تەحمل ناکات زۆر لە پاسا بمێنێتەوە تەحملی ڕێگای دوور ناکات ئەبێت تەواوی وردەکاری بیتێ ئەو کاتە خۆی شوێنەکاڵ ئەبژێرە یا جاری واشە ئێمە شوێنی بۆ نانێرین ئەڵی خۆت حەزل لەکوێ بۆ نە ڕستمێکت بینیەوە لە ڕێی شوێنێکەوە بۆمان تهدیدەکە ئێمە یەکسەر ڕێبەرەکە بۆ حاضرین طبعا ئەڵێن یا جاری واگە نەشی ناسنەوەڵێن ئەم ڕسممە بۆ منە لەکوێ ناوتاڵە من گوندی فلان شوێنە یەکسەر ڕێبەرێکی بۆێنین طبعا ڕێبەرەکە خەڵکی شوێنەکە خۆیت یا ڕێبەرەکی خۆمان ئەگە سەردانی کردبێ پێشتر ڕێبەر و ستافەکە یەکسەر حاضرە بێت و ئایان باتە ئەوێ زۆر باشە بۆ نمونە خاتۆ شارجوان ئەگەر بێت و ئێوە بۆ ماوەیەک دا ببڕێن لەم گەشت و لەم بینینی سروشتە جوانە عەزاب چۆنە یان تاسە درێژترین ماوە لە گەشت و سەیران دوورکەوت بێتنەوە بە چ هۆکارێک بووە وڵی دایمە خەر خۆمان هەڵما بژار بۆ کاری خۆشی بووە بۆ کاری خۆش هەستەکەم ینی شتێکی وامان تاسە بەسەر ناتۆ بڵێن لە شوێنێکە قەتیس بێتی نەمانتوانی بێ بگەڕێنەوە دایمار بۆ خۆشی بووە دەمە بە خۆشی بووە یا خاڵشتا ساق بێ لە کاتی بەفر و لە کاتی ئەم کەش و هەوایەکی سەختە ئێوە زیاتر چ جۆرە ناوچەیەک بەکارهێنن یاخود دەستنیشانەکەن بۆ ئەنجامدانی گەشتەکان ساڵ بەسەرمان هات کە جادە جادەگیرانیان ژیانی بۆ شوێنە نەبوون بمێنەوە چیمان کرد ئێمە هەستین بە پێ تەبعاان هەمووی کۆ بووە هاتین بۆ گۆیژە یعنی هەر هەموو ڕۆژەکان سێ ڕۆژ بە زانڕێگە گیرە سێ ڕۆژەکە بە پێ هاتین بۆ گۆیژە لە ناو بەفرەکەیە تەبعاان بۆ سەر گۆیژە شاخەوانی وەرە خوارەوە کۆمەڵە یاری بکەین ئەمە ئیشی هەر سێ ڕۆژەکەمان بووە ئەنج کە دوایی جادە کرایەوە بڕۆ بەرەو دەرەوە نەمانتوانی بۆستین زۆر چاکە گروپەکەیەوە هەر لە سلێمانیە یاخود لە ناوچەکانی کە شەواتوان سەردانی ئەوە بکەن و داوا لە ئێوە بکەن کە گەشتێکیان بۆ ڕێک ڕاستی خۆی بنکەی سەرەکیمان ئێمە لە سلێمانیە بەڵام لە هەموو شارەکانەوە دوایین گەشت ڕابگەێنین چکە وڵەتەکەمان وا پێدراوە ئێمە لە دایرەی گەشت و گوزارەوە بەڕێبەراتی گەشت و گوزاری سلێمانیەوە کە وڵەتەکە بۆ هەرێمی کوردستانە یعنی ئێمە ئەتوانین هەم لە هاولێر کەرکووک دوهۆک لە هەموو شارەکانەوە کەرکووک هەڵەبجە ئەتوانین گەشت ڕابگەێنین و خەڵکی ئەو شوێنانەش بێن لەگەڵمانە و تەنانەت بیانەکانیش کێنەناوە ئێمە ئیقامەیان بۆ رەگرین و لەگەڵ خۆمانە گەشتیان پێەکەین بۆ بیانەکان باشە تا ئێستا هیچ گەشتێکتان بۆ دەرەوەی کوردستان ئەنجام داوە خواروی عێراق یاخود سنوورەکانی کوردستان لە عێراقا تەنها بەغدادمان کردووە جارێ بەڵام لە پرۆژەمانایە بۆ هەموو عێراقیش تاوا بکەین ئەنج ئەچینە دەرەوە بەڵام زیاترەوەی کە ئێمە تەرکیزمان خستۆتە سەری ئەوەی کە لە هەرێمی کوردستانە بین و خەڵک بێنینە ناوە زۆر ماوە جارێ ببینێت ینی ماشەڵڵا تەواو نابێ هەر ڕۆژی شوێنێک ئەدۆزرێتەوە اینجا حەزیژەکەین زیاتر خەڵکەکە بێتە ناو ئێمە و نەک ئێمە بچینە دەرەوە زۆر چاکە زۆرترین خواستە سەر چ شوێنەکە کاتێک کەسانێک پەیوەندی بە ئێوەکەن بۆ گەشتکردن شوێنێکی محەدەدەیەک ڕاستە خۆ بڵێن وەرزەکێ ئێستا ئەم ساڵ زۆرترین خواست لەسەر چەپە چنارە بوو شوێنێکە لە سەر بە دێلێژەیە زۆرترین خواستی لەسەر بوو ئەم ساڵ زۆر باشە وتە بەنیازین ینی ئینشەڵا لە داهات و شابچینە خوار و ناوەڕاستی عێراق بابەتانە لەو ناوچانە ناوچی بیابانی زۆرترە
بەڵێ چۆن خۆ گونجاندن لەگەڵەوە شارەکە طبعاً ئەوە بێ ئێمە بچین بۆ گەشتێک بۆ منە بە دوا شوێنە مێژوویەکان بگەڕین یا گەشتێکی لێکۆڵینەوە بێتەوە چی بزانی ئەم شتە ئەم بۆ نمونە قەڵایە لە ساڵی چەنا دروست کراوە یعنی وەکو گەشتیارێکی ئەوانە کە بچیتە سەوزای ئەوانەوە یعنی ئەبێ شوێنەکە تهدیدکە بۆ نمونە من کە سەردانی بەغدادم کرد گەڕام بدۆ شەقامە دێرینەکانیانە بزانم یا بوو یەکەم کتێبخانە لەوێ کوێ بوو یەکەم زانکۆیان کوێ بوو ئەمە خۆشە معلوماتێکە کە تۆ لەسەر پایتەختی عێراق ئەیزانی ینی هەستێکی خۆش دەیاتێک کە کاتە یەکێ پرسیارە لێ بکە پێی بڵێ کامێ مێژووترین کامێ کۆنترینە کامە دیارترین ئەمە هەستێکی خۆشە وەڵامەکەیت پێ بێ باشە ئەگەر باسی ئەوە بکەین خاتوشا جوان دیارترین ئەو ناوچانەی کە ئێوە سەردانتان کردو و زۆرترین گرفتان لەو ناوچەیە بۆ دروست بووە هیچ شوێنێکەیە هەم لە ڕووی ئاژەڵەوە هەم لە ڕووی دابڕان لە هەنێ شتی دیکەوە بەداخۆ لە منتیقەی باسنێ بوو کە ئێمە چوینە شاخی گمۆ هەر جارێگە چوین کێشی ئەلغاممان هەبوو هێشتا پاک نەکراوەتەوە چواردەورەکەی ئەوە یەکێکە لە گرفتە سەرەکیەکانی ئێمە کە کاتێک کەسێکی شتەڵەبی ئەوەیەکە ئەڵێ بابڕووی نەشاخەوانی بۆ شاخی گمۆ دایمە ئەو ترسە لە دڵمانە هەیە یعنی نەک هەر ئەو شاخش ینی هەر بڵین تەرکیز خەینە سەر ئەو شاخش زۆر شوێنی تریش هەیە بەڵام ئەوێ یەکێک بۆ لە شوێنانی کە گرفتی بەرداوامان هەبوو لەگەڵی ئەو وێنی سەر شاشە ئەوە کوێیە گەشتێکمانە ئەسب سواری ئەمە جاسە نابوو ئەمە کوونە جنۆکە ئەوە مستەفینە چالاکی جیاوازیگەچکار بوو ئەشکەوتی کوێرە گەچکار هەر لە پیرەمەگرونە ئەمە چالاکی بەلەوەکانمانە ڕافتینگ دیارترین ئەو چالکیانی ئەنجامەدەن چین طبعاً وەکو باسمان کرد ئێمە هەم ڕافتینگ ئەەکەین بەلەم ئەم کامپینگ هەم ئەسب سواری ئەم چالاکیانە گەشتیاریانە ژەکەین سەردانی ئەشکەوتەکەین و بە خۆشحاڵیەوە دایماوانی کێن لەگەڵمانە تایەتی دڵخۆشی تایە ئاسف گیتار و دەف و ینی دایمە جەوێکیان دروست کردووە بڵێنێکسەر ئەمەری موزیکەکەشتان بێنن دایماڵێنەوەی سەوتی خۆشە با کەلیمە حازر کاکەیەت زۆر چاکە لە شتان ساق بە خاتوشا جان هیدایەت سەرۆکی گروپی با بڕۆین بۆ گەشتیاری زۆر سپاس بۆی میوانی ئەمە بووی سپاس بۆی بیرت خستینەوە کە کوردستانچی سروشتێکی جوانی هەیە بێگوان خاتوشا جانیان زۆر سپاس بۆ خۆشەویستان و چارنێک وەردەگرم و دواتر لەگەڵەوەدا بەردەوام دەبم.